پیرۆز بیادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەواوی مرۆڤایەتی لە تەواوی مسلمانان لە تەواوی مسلمانانی و هاوڵاتیانی کوردستان. ئێمە ئەمڕۆ هاتووین بۆ یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمانەوێت دڵمان بە یادی ئەو سەرۆرە زیندوو بکەینەوە. ئەمانەوێ ئێمە ئەمڕۆ بڵین سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەمڕۆدا بەڵێنە دەین کە لە تەواوی ڕۆژەکانی کەی ساڵدا ئێمە پابند بین بە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمڕۆ ئێمە هاتوین یادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەینە هەوێنی ژیانمان، هەوێنی بوونمان بیکەینە هۆکارێک بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمە لە ئەمڕۆوە باشتر جێبەجێکاری سنەتەکانی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. ئێمە ئەمڕۆ هاتوین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێنی پێ بدەین هەتاوەکو ئەمێنین پێشەوە و پێشەنگ و سەروەرمانە بی. ئێمە هاتوین مەدحی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم، باسی پێغەمبەری خوا بکەین ئەگەرچی بە زبانی مرۆڤایەتیش ناتوانرێ هیچ وەصفێکی بکرێ، هیچ مەدحێکی بکرێ، هیچ حەقێک بە مەدح و وەصفی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بدرێ. چونکە حەزەتی عەباس کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەستاب و حەزەتی عەباس چووە خزمەتی فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئوریدو ئەن ئەمتەدیحەک، فەرمووی ئەمەوێ ئەمڕۆ من مەدحی تۆ بکەم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆشەویستمان فەرمووی قل لا يفضل الله فاک، بێڵێ دەم و ددانت هیچی لێ نەیە. خۆشەویستمان صلی الله عليه وسلم منعی نەکرد، بۆیە حەزەتی عەباس مەدحێکی زۆری پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم تاوەکو گەشتە ئەوەی کەوا فەرمووی وأنت لما ولدت أشرقت الأرض وضاءت بنورك الأفق، فەرمووی کاتێکەوە تۆ لەدایک بووی ئەرز و ئاسمان هەمووی ڕووناک بوونەوە بە لەدایک بوونی تۆ، ئێمەش بەهۆی ئەو نورەی تۆوە ئەم ڕێگەیە ئەبڕین و ئەکەوینە شوێنی تۆ و هیدایەت وەرئەگرین. ئێمەش ئەمڕۆ هاتوین بەڵێن بدەین بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بڵین ئێمەش بەردەوامە بین لەسەر ئەم ڕێگەی تۆ و هیچ هەزە و لەرزەیەک نامانجوڵێنێ. ئەوەی کە ئەمڕۆ کرا لەم مەولودەدا بینیتان چی تێدا بوو؟ مەزموونی مەولودنامەکە چی بوو؟ قورئان خوێندن بوو، سەڵاواتدان بوو لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، باسکردنی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، مەدحکردنی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، و ئێستش خوان دروستکردنە بۆ ئەوانەی کەوا میوان و بۆ ئەو فەقیرانەی کەوا لەم ناوان. ئەمانە هەمووی مەزموونی ئەم مەولودنامە سەلامی خوا لەسەر پێغەمبەری خوا بێ بۆ ئەو پێغەمبەرەیە دروست کراوە، بۆ ئەو پێغەمبەرەیە ساز کراوە. ئێمە ئەمڕۆ بەم شێوازە یادی پێغەمبەری خوامان کردوتەوە. ئەگەر یادکردنەوەیەکی بە جۆرێکی تر بێ لە شوێنێکی تر بە شێوازەیەکی تر، مسلمانانی حەقیقی لێی بەرپرسنین، ئەوانەی کەوا یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا بەرزڕاگرن لێی بەرپرسنین. ئەمە شێوازی مەولودنامە بوو، ئەمە شێوازی مەولودنامەیەکی دروست بوو کە خۆتان بە چاوی خۆتان و بە کامێرەکەی خۆتان بینیتان. بۆیە ئێمە لێرەوە عەرزی ئەوانەکەی نەڵێن ئەوانەی کەوا بێبەشن لەم یادەیە هەوڵ بدەن زوو بێنە ناو ئەم بازنەیە بۆ ئەوەی پروشکێک لە نوری پێغەمبەری خوایان بەرکوێ صلی الله عليه وسلم، نەفەحاتێ لەو نەفەحاتانەی کەوا دا ئەبارێ لە کاتی یادی لە دایکبوونی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم بەریان بکەوێ. ئەم یادە پیرۆزە لە سەرجە مسلمانانی جیهان، بە تایبەتی عێراق و کوردستان، بە تایبەتی تر شاری سلێمانی. خۆشەویست، ئێمە ساڵانە و کونەرێتی باوباپیرانمان ئەم یادە ئەکەینەوە، یادێکی پشتکۆیە، یادی پێغەمبەرجان صلی الله علیه وسلم. مسلمان هەموو کات و ساتێکی ئەو یادەیە، بەڵام ئەم یادەیان جیاوازە لە یادەکانی تر. یادێکی دەستە جەمعیە، خوان پێشکەشەکرێت، قەساید ئەخوێنرێتەوە، مەداحی لێیە، باسی سیرەی نەبەوی تیاکرێت، سیرەی ڕەحمی تیا جێبەجێکرێت. ئێمە لێرە سپاس بۆ خوای گەورە و 5 ساڵە بەردەوامی لەگەڵ چەمرایەکە هەفتانە 5 ڕۆژ خواردن پێشکەشەکەین بە میوانە بەڕێزەکانمان. دووشەممان و پێنجشەممان خواردنمان نییە، ئەجین باقی ڕۆژەکانی تر خواردنمانێ و سپاس بۆ خوای گەورە بەردەوامی. لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشتا سپاس بۆ خوای گەورە، هەموو مانگێکی مانگی ڕەمەزانی پیرۆز بە بەردەوامی خواردنی 1500 کەس حەزرە بێ لێرە. پێویستە ئێمە ئەم یادانە جگە لە مانگی مەولود هەموو کات و ساتێک یادەکە بکەینەوە. ئێستا بۆ نمونە لە مزگەوتی حاجی فەتحوڵای دارتاش، ئەحمەدی حاجی فەتحوڵای دارتاش، دوای مانگی مەولود ئەو یادە ئەکرێتەوە بە دەستە جەمعی و زیاد لە 3-4 کەس ئامادە ئابێ. سپاس بۆ خوای گەورە. هیچ کاتێک نەبووە لە مزگەوتی ئەحمەدی فەتحوڵای دارتاش
ئەو یادە لە مانگی ڕەمەزانە لە مانگی مەلودا بکەینەوە دوای مانگی مەلود کردوماتەوە چەند شوێنی تریش مەسەلەن لە ماڵانە لە باخە خەڵک کۆ بێتەوە ئەو یادە ئاکاتەوە شەرنی هەر ئەمڕۆ بێت.